پادشاهتیا بهلول. بهلول دانه روژێکی لەسەر تەختێ برایە خۆ خەلیفە هارون ڕەشید ڕوودنێ. چەند دەقە پێرە خزمەتکاری قەسر و سەرایە ئەو لەسەر تەختێ خەلیفە ڕوونشتی دبینن. چەرخ و دگهینێ ویش سەر تەخت داتینن و بکولم و پعێنان لێ دخن. بەهلول قور دگری. بیسکێک دەرباس بوو هارون ڕەشید هات سەرایە و دیت کووای کەکیوی بەهلول قور دگری. ژێ پرسی بێکا چما دگری. ئەوێن وێ دەرێ گوتن بەهلول جرم و خەتایەکی مەزن کریە. لەسەر تەختێتە ڕوونشت بوو. مەژی ئەو سەر تەخت داخست و مەلێ خست. هارون ڕەشید ژبەر کو بەهلول دگریا غەمگین بوو. ژبەر خەتایەن وەها کا دبە مرڤ لە بەهلول بدە. بەهلول ئەز لەسەر ناوێ وان شتە عوزرێ خۆ دخوازم. برایە من نەش بەلا لە من خستنە ئەز دگریم. ئەز چەند دەقال سەر تەختێتە ڕوونشتم من ئەو قاس لێ خستن خوار کاوێ ڕەوشاتە چاوا بەگەلۆ. ئەز ببەرتە دکەڤم و ژبەر vêyekê digirîm. Ev gotinên Behlul tesîr li xelîfa Harûn Reşîd kir û rondik ji çavê wî hatin. Deka bêjeke ku ez çawa te bigerim ez ê xilas bibim. Behlul dane jî wiha şîret û nesîhet lê kir. Bi edalet tev bigere, kesî ji xwe neêşîne. Bera xelkê te ji te memnûn û kêfxweş bin û li pêy te du'a bikin, encaq tu yê bi vî şiklî xilas bibe.